إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت وەسەر گیانی پاکی پێشەوە مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. پێش ئەوەی بچمە سەر وتاری ئەمڕۆمان، سپاسی خوای گەورە ئەکەین کە عمرێکی تر مەجای داین، مۆڵەتی داین کە بکەوینەوە نۆمینەی حاجیان و ئەمڕۆیەکی ذیلحیجەیە. ئەم ڕۆژە باشترین ڕۆژەکانی زەویە کە بەسەریە ئینسان تێ ئەپەڕێ، مای مەغفیرەتێکی زۆر گەورەی ڕەب العالەمینە و مەجای ئەوەیە کە ئینسانی موسڵمان تێیە بە ڕۆژوو بێ و پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم وەک لە ڕیوایەتێکە هاتووە لە سونەنی ئەبوو داوودە ئەفەرمێ كان صلى الله تعالى عليه وسلم يصوم 9 ذي الحجة. پێغەمبەریان صلى الله عليه وآله وسلم نۆمینەی حاجیان بە ڕۆژوو بووە. سنەتێکی گەورەیە ئینسانی موسڵمان بتوانێت ئەم ڕۆژە زیندوو کاتەوە بە ڕۆژوو بە تاعەت و عەبدایەتی و خواناسی. وتارێکم بە کورتی لەسەر نووسیوە نۆمینەی حاجیان ڕۆژانێک بووە پەرستش و ڕۆژوو کەسێک کە بتوانێت بگەڕێتەوە سەری سوودی لێوەرەگرێت. ئەوەی ئەمڕۆ مەبەستمە لە خزمەتتانە باسی بکەم تروسکەیەکە یان تروسکەی هیوایە لە زەمەنی بێهیواییدا. ئێمەی ئیماندار کاتێک کە سەیری زەمەنی خلافەتی ئیسلامی ئەکەین و ڕوخانی خلافەتی ئیسلامی ئەبینین ئەم ئومەتە هەوڵێکی زۆریدا بۆ ئەوەی هەرچۆنە بێ خلافەتی ئیسلامی نەکەوێت بە هەموو فێرقە و پێڕەکانەوە. لەم پەڕی تەسەوف بۆ ئەو پەڕی سەلەفیەت هەوڵیاندا کە کۆتایەکانی خلافەی ئیسلامی نەکەوێت و موسڵمانان بێ باوەک نەمێننەوە. تەنانەت شێخانی بیارە لە مەریوانە ئامادەن مرید و سۆفیەکانیان بمرن، مەریوان تەسلیم بە ڕووز نەکەن بۆ ئەوی لەو تەرەفەوە زەرەر بە ئومەتی ئیسلامی نەگا. لە دوای ڕوخانی خلافەتی ئیسلامیەوە هەتا ئەمڕۆ هەموو لەحظەیەک دەیان و سەدان تەیار و فکر دروست بوون بۆ گێڕانەوەی خلافەتی ئیسلامی و هەوڵێکی زۆر گەورە دراوە. هەر لە محەممەد ڕەشید ڕەضا و هەر لە ئەفغانی و جەلالەدینی ئەفغانی لەگەڵ محەممەد عەبدە و مەدرسەی ئیسلاح و دواتر تەواوی مەدرسەکانی تر بە حەرەکاتە تەسەوفیەکانی حەرەکەی سەنووسی و زۆری تر هەوڵی زۆر گەورەیان داوە بۆ ئەوی ئەم ئومەتە بکەوێتەوە سەر قاچەکانی خۆی و سیادە و قیادەی عالەم بکات. دیارە هەتا ئەم لەحظەیە کە ئێمەی تیاین بەردەوام تەیارەت دروست ئەبێ بە ئەنواعی فکر و ئەشکاڵ. قەدەری خواوایە خەریکە ئەبێتە سەدەیەک کە خلافەی ئیسلامی هەڵوەشاوەتەوە هەتا وەکو ئێستا هەموو ئەو بزوتنەوە ئیسلامیانەی کە دروست بوون هەمویان جۆرێک لە فەشەلیان بینیوە و تەنها زەمانێکی کورت توانیویانە کارکەن. کارەکانیان لە دائیرەیەکی بچووکە و زۆرێکیان فەشەلێکی گەورەیان هێناوە. دەیەها بزوتنەوەی چەکداری، دەیەها بزوتنەوەی ئیسلاحی، دەیەها بزوتنەوەی سیاسی، هەمووی وردە وردە پۆرتکاون و کۆتایان پێهاتووە، نەیان توانی ئەو ئەرکە گەورەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە شان بگرن و جارێک تر ئومەت هەڵسێتەوە و بگەڕێتەوە. دیارە هەموو ئەمە ئێمەی موسڵمان بەرپرسین لەوەی کە بیرکەینەوە، فکرکەینەوە، بزانین چۆن و چی
ئەم هەموو جوهد و جیهاد و خوێن و عارەقەی ئەم ئومەتە ئەڕژێت هێزی ئێمە لەکوێیە کاتێکەوە ناتوانین هەستینەوە بۆ تا ئێستا هەر وەستاوین بۆ تا ئێستا ئەم ئومەتە ناکەوێتەوە سەر قاچەکانی خۆی بۆ تا ئێستا هەموو کافری دنیا هەر هەمووی کۆکن لەسەر ئەوەی نەهێڵن مسلمانان بکەونەوە سەر قاچی خۆیان ئێمە ئەو ئومەتین کە حەزارەتی ئێمە ئەوروپای ڕۆشن کردەوە سینی ڕۆشن کردەوە تاقەی ئێمە لە ئەندەلوسە طبی ئەندەلوسی بەرز کردەوە ئیسپانیای ئەمڕۆی پێگەیان ئەوروپای پێگەیان ئەی ئومەتە نهێنی و سڕەکەی لە چیایە کاتێک کە ناتوانێت بکەوێتەوە سەر قاچەکانی خۆی و بوەستێتەوە دیارە کافران و بێدینان ئەمڕۆ لە هەموو ڕۆژەکان زیاتر هەمویان یەکیان گرتووەکو یەک جەستە بە یەک فکر بە یەک کار بە یەک بەرنامج کارەکەن لەسەر خەڵکی موسڵمان جاران کافران لە دوورەوە شەڕیان لەگەڵ ئێمە ئەکرد ئێستا ئەنواعی فکر لە ناو خۆمانە دروست ئەکەن جەنگەکە زۆر لەوە گەورەتر بووە کە ئێمە تەسەووری کەین هێزی ئێمە کە بریتە لە گەنج مەشغوڵ کرا تەسەوورکەن گەنجی ئێمە ئومەتی ئیسلامی ئەمڕۆ خەریکی چییە لەکوێ تاقەی خۆی سەرفەکە چۆن بیر ئەکاتەوە هەموو گەنجێکمان بیری بچووکی چەند کەسێکی دەوروبەری ئەخوا بیری ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم لە مێشکیانیە و غەمی بۆ ناخوا ئێمەش ئەزانین تروسکەی هیوا تەنها لە گەنجایە کە ئومەت جارێکتر هەستێتەوە زیندویەتی دینەکەی ئەمڕۆ بەو شێوازە تەحەدای هەموو عالەم ئەکات و هەموو عالەم لەسەری کۆبۆتەوە بەرەنگاری هەر هەمویان ئەکا هێزی حەضارەتی ئیسلامیە کاتێک ئەمڕۆ هەموو حەضارەتەکان پەلاماری ئەدەن ئەو هێشتا برەو ئەدات و گەورە ئەبێ چۆن ئەوان لە داخلی ئێمە هێرشەکەنە سەر موسڵمانان وا تەسەور نەکەن موسڵمان خەوتووە لەناو داخلی ئەوروپایە موسڵمانان و گەنجی موسڵمان لەوە هێرشەکەنە سەر ئەوان بۆیە ئێمە لە ململانەیەکی زۆر قورس و گەورەیان ئەبێت تروسکەی هیواکان لەدەست نەدەین بەخوا ئێرادەی گەنج و بڕیاری گەنج ئیشی زۆر گەورە ئەکا بۆ ئەم ئومەتە خوا جەل جەلالوه فەرموویەتی ئین تەنسوڕوا الله یەنسوڕکم یاسای خوا ئەوهایە ئەگەر ئێمە ڕازگۆ بین لەگەڵ خوایە واللهی خوا سەرمان ئەخا خەلەلێ لە ڕازگۆ بوونمانە هەیە لەگەڵ خوایە بۆیە ئەم هەموو گروپە دروست ئەبین هیچمان ناتوانین خلافەتی ئیسلامی بگێڕینەوە کە باسی خلافەتی ئیسلامی ئەەکەم بمعنى جورة إسلاميكي بمعنى حضارة إسلاميكا بو معناي لبتشكترين بابتي طبية وحتى أخير بابتي هنري هل هم دسي مسلمانان لتيابه بو يكمن كز نبضي ضلي إنساني دوزي وكالي أدا لكاتي نخوشي وسريع أبي ابن سينان نبو بو يكمن كز موسيقاي وشفا بكار هنا ابن سينان نبو كاتي كباسي خلافة إسلامية كم إنسان وتصور نكاد بتابتي لا كافر وهاي ليك دول الذهني جنجي إما خلافة إسلامي بريتي لويك دزيك الدسي ببري أما يجيك لأحكام شريعته جبجة أكره بلام كاتك باسي خلافة إسلامي أكره باسي أو نهضوا أو هستانوي أمتي بيغمبري خوا أكره صلى الله عليه وآله وسلم خوا جل جلاله لقرآن أفرمي إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم لو أتي توبلي من چیمپی ئەکرێ بە تەنها هەموو ئەم ئومەتە فەرد سەری خستووە بە درێژایی مێژوو سیر کە ئایا گروپەکان ئومەتی ئیسلامیان هەموو جارە تەجدید ئەکرد یان هەموو سەد ساڵێک خوا کەسێکی ئەنارد و ئومەتی تەجدید ئەکرد کاتێک کە دیقەت ئەدەی هەموو سەد ساڵێک لە شێخی گەیلانیەوە پیاوە وەرە کەسێک هاتووە بۆتە فریادڕەسی ئەم ئومەتە لەسەر پشتی ڕێک بوونەتەوە و تەوەجوهیان ڕێک بووەتەوە ئێمەی ئیماندار پێویستمان بەو لاوەیەکەوە خۆی دروستکە بۆ ڕۆژی هەستانەوە دروست ببێت لەو قۆناغە بەرتەسکەی خۆیان دەربچێت تەسەوور کە ئەمڕۆ کاتێک کە هێزی لاوان ئەبینی لەگەڵ ئەنتەرنێتێکە مەشغوڵ ئەبێ و هیچی پێ ناکرێت دەستەوسان ئەزانی کافر ئێمەی چەند دواخست بەهۆی ئەمەوە ئەبوایە ئێستا ئێمە کاری زۆر گەورەمان کردایە بەڵام ئێمە لە شتانی زۆر بچووکە هەموو عمرمان فەوتە زانکۆی ئەزهەر بەو گەورەی خۆی لە کۆمەڵی بابەتی فقهیە وەستا ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم پێویستی بە ئیشی زۆر گەورە هەیە بەردەوام تەکوینی فەردێک لەناو ئەم ئومەتە ئەبێتە تەکوینی مجتەمع و کۆمەڵگا فەردێک دروست بوو کۆمەڵگایەک دروستەکە ممکنە یەک کەس شارێک ئاوەدان کە زۆر لادێمان هەیە ئێستا بە ناوی کەسێکەوە
هۆکاری ئەوەیە کەسێک ئەتوانێت لادەیەک ئاودان کاتەوە، شارێک بنیاد بنێ، شوێنێکی زۆر گەورە بەرپا بکە. ئەو تااقاتانەی ئێمە هەمووی تووشی عەتەڵ هاتوون و تعتیل کران، حەڕەکەی گەنج کوژێنراوە، ئیرادەکەی فوتێنرا. سێرێکی ئەگەر مێژوو بکەین، هەمیشە گەنجەکان سەرپشتی هەموو کاروانەکان بوون، لە ئیقتیسادە، لە سیاسەتە، لە جیهاد و بەرەنگاربوونەوەیە، لە فکرە، لە ئیعلامە، لە قەضاوەتە، لە هەموو شتێکە لە علم و زانستەکانە گەنجەکان سەرمەشق بوون. ابن فوطەیمە قاضی قوضات بوو، هەر دە پەنجەکەی قرتا بوو، بە قاج ئیمزای کرد، بە قاج نووسراوەکانی ئەنووسی. وەکو خۆمان لە کورداوەرا پێڵەن شێخ فەرخە، چۆن با بڵێن جوزکەیەک هیچ دەسەڵاتی نییە، دەسوپلی نییە بەو شێوازە، هیچ دەسەڵاتی نەبوو، بەڵام قاضی القوضات بوو، گەنجێکی قاضی القوضات. داودی ئەنطاکی پێی ئەوترێ ڕئیسی هەموو طبی ئەنطاکیا، ڕئیسی هەموو طب لە ئەندەلوسە، ئەو کەسێکەوە هەرچی تەجاریبی کیمیاوی هەیە هەر هەمووی لەوەوە سەرچاوەی گرت. داودی ئەنطاکی کەسێکی کوێر بوو، لاوێکی کوێر بوو، توانی ئەم حەرەکە و ئەم تەغییراتە گەورە دروستکە. یەحیای کوڕی یەحیای لەیثی گەنجێکی خەڵکی ئەندەلوس، ئیسپانیای ئەمڕۆ، لەبەر یاری ئیسپانیا ئەناسین، بەڵام ئەندەلوسی خۆمان ناناسین کە شارێک بۆ لە شارەکانی ئومەتی ئیسلامی و خلافەتی ئیسلامی تیا تەحەکومی کردووە لە ئەوروپایە. ئەم گەنجە عمری 19 ساڵ لە شوێنی خۆیەوە بەناو دەریا وشکانیە کەوتە ڕێ هاتە مەدینە بۆ خزمەتی ئیمامی مالک. ئەفەرمێ لەو کاتە دانیشت بوو، لەپڕ کەسێک هاواری کردوتی ئەلفیل ئەلفیل، فیلێکیان هێناوەتە ناو مەدینە. هەرچی لە مەزهەبی لە مەجلیسی ئیمامی مالکا بوو هەموو ڕای کرد بۆ سێرکردنی فیل، چووکە فیلیان نەبینی بوو، یەکەم جار بێت. تاکە کەسێک لە بەردەمیامە بریتی بوو لە یەحیای کوڕی یەحیا. ئیمامی مالک سێری کرد، تەنها ئەم لاوە ماوە، ئەو تۆ بۆ نەچوو سێری فیلکەی؟ حەزم ناکرد سێریکەی؟ نەتەویست تۆش بڕۆی؟ بەرە وەڵڵا حەزم ئەکرد، بەس من لە شوێنێکی زۆر دوورەوە هاتووم بۆ ئێرە، هەدەفێکم هەیە کە عیلمە نەک بینینی فیل، هاتووم شوێن عیلم کەوم نەک شوێنی فیل، هاتووم شوێن مالک کەوم نەک شوێنی فیل. لێرە قسە مەشهورەکەی بەرامبەر بە ئیمامی مالک کە ئیمامی مالک وەکو دەرس هەموو جار ئەیوتەوە، فەرمووی ئەوە كلما أخطأ الناس أخطأنا، ئەی ئیمام هەر کاتێ خەڵک غەڵەتی کرد ئێمەش غەڵەت کرد. تەسەووڕ کە لاوی وامان هەیە تاقەکەی نەک بەشی هەرێمی کوردستان، نەک بەشی عێراق، بەشی گۆی زەوی ئەکا، لە بەردەم تۆڕێکی ئەنتەرنێتە ئەفەوتێ، بەهۆی یاریەکەوە تاقەکەی ئەفەوتێ. ئەگەر بخوێنێ کەسێکی زۆر ڕۆشن بیر دەرەچێ، کاسپیکە بازرگانێکی زۆر گەورە دەرەچێ، هەر کارێ دەستی بۆ بە ئەبێتە کەسێکی یەکەم کەچی لە بەردەم شاشەیەکی بچووکە خۆیە کوژێ. ئێمە ئەمڕۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم پێویستی بە حێراک و جوڵەی گەنجە، پێویستی بەوەیە لاو بەهۆش خۆیان بێتەوە، پێویستی بەوەیە لاو خۆی ماندووکە، فێر ببێ لە هەموو زانستەکان. زانستی شەرعی یەکێکە لە زانستەکان. ئێمە ئەمڕۆ پێویستمان بە علمی طبە، دەیان و هەزاران دکتۆری زۆر گەورەمان ئەوێ، متەخەسیسی زۆر گەورەمان ئەوێ لەو بوارە. پێویستمان بە فەلسەفە و فکرە، هەزاران کەسمان پێویستە هەتاوەکو ئەم ئومەتە هەڵەسێتەوە سەر قاچەکانی خۆی. پێویستمان بە زانستی ذەڕە و تاقەیە. کافر و بێدین ئەمڕۆ بە ذەڕە و تاقە ئێمەی کوشت، ئەبێ ئەم ئومەتە ئیلا فێری ئەو زانستە بێ. یابان بەهۆی تاقەوە تاقەیان دزی لە ئەوروپا پێشکەوتن. ئومەتی ئێمە پێویستی بەوەیە سەیری ئەمڕۆ مەکەن کۆمەڵێک گەندەڵکار نەزانن وڵات بەرن بەڕێوە، نەزانن چی بکەن، نەزانن گەنجەکانیان بۆ کوێ تەوەجۆکەن و بنێرن هەتاوەکو تاقە بێننەوە، فکر بێننەوە. ئەم ئومەتە لە ئایندە ئەبێ هەستێتەوە، لەسەر دەستی لاوەکان ئەبێ زیندوو ببێتەوە. ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئومەتی تەقوایە والعاقبة للتەقوى. کۆتای مەبەست إلا کەسێک لەم ئومەتە، فرقەیەک لەم ئومەتە إلا فرقەی ناجین و ئەم ئومەتە هەڵئەسێنەوە جارێکتر سەر ئەکەوێتەوە. ئێمە پێویستمان بە علمی فەلەک و کەونە، سەدان گەنجتیا پسپۆڕی پێیاکە. پێویستمان بە سیناعی عەسکەری هەیە ئەمڕۆ. هەموو دنیا بە عەسکەرتاریەت سەرەکەوێ، پێشەکەوێ. هەر وڵاتێ لە ڕووی عەسکەریەوە لە دووە بۆ حسابی هیچی بۆ ناکرێت داگیرەکرێت.
ئەمریکا ململانەی هەموو جیهانەکە بەچی ئەیکا؟ بەهێز و عسکەرتاریەت ئەیکا. رووسیا لە بەرامبەریا ئەوەستێ بەهێز ئەوەستێ. ئێمەی موسڵمان بۆ هیچمان بە هیچ نابێ. دەیان بزوتنەوەی چەکداری دروستە بێ یا بە چەکی ڕووس یا بە چەکی ئەمریکا شەڕەکە. ناکرێ ئومەتی ئیسلامی ئاوا خەوتوو بێ، سیناعی عسکەری نەبێ. خۆی نەتوانێت غەواسە دروستکە، خۆی نەتوانێت تەیارەی بدون تەیار دروستکە، خۆی نەتوانێت چەکەکەی خۆی دروستکە. بەمەرجێ یەکەمین جار یەکەمین کەس بارود ئەدۆزێتەوە کەسێکی موسڵمانە. ئێمە ئەم ئومەتە پێویستمان بە هەستانەوەیکی زۆر گەورە هەیە لە هەموو بوارەکانی علوم، ئەویش بە ئیرادەی گەنجەکرێ. بەخوا هەمومان مکەلەفین. ئەوەی عومرمان لە 40 تەجاوزی کرد زەمەنی کەماڵەکە دەستی گەنجەکان بگرێ. ئەومان لە خوار چ لەوەیە ئەبێ شەو ڕۆژی خۆی بخاتە سەر یەک. ئەی داوەشین بۆ ئومەتێک نەتوانێت لەسەر پێکانی خۆی هەستێتەوە کاتێکەوە کەسێکی ئیسرائیلی شەو ڕۆژی خۆی بخاتە سەر یەک، تۆ لێرە بخەوی خەریکی سێرکردنی فلیم بی، خەریکی یاریکردنی پۆبجی بی. کورە ئەم ئومەتە ئەبێ هەستێتەوە جارێکی تر. ناکرێ ئێمە بە ناوی هەرزەکاری گەنجەکانمان بفەوتێنین. مناڵەکەت لە 1 ساڵ و 2 ساڵەوە دەستکە بە پەروەردەکردنی. ئەم زەمەنە زەمەنی فەسادە. لێ مەگەڕێ لێت بدزن، هەوڵ بدە فێری قورئانی کە، فێری زمانەکانی بکە، تاقەی ئومەتی تیا بچەسپێنە، بتوانە هێزی ئەم ئومەتە لە لاوەکەی خۆتا بدۆزەرەوە. باوکی بەڕێز، دایکی بەڕێز، بەخوا ئەگەر کەم تەرخەمیت کرد لە پەروەردەی مناڵتە، بەخوا سەرت شۆڕە بێ لە بەردەم پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم. ئەم دینە جوانە محەجەتە البەیضاء تەسلیمی بە ئێمە کرد بێ، ئێمەش ئەبەو شێوازە تەسەڕوف و هەڵسوکەوت لەگەڵ ئەم ئومەتە گەورە بکەین و بەم عەقڵە بچووکەوە بمانەوەی ئومەت سەرخەین. عەزیزانم، پێویستمان بە تاقەی هەر هەموو کەسێک هەیە ئەم ئومەتە. سەیری ئەوە مەکەن ئەمڕۆ ئێمە هەموو بەش بووین، هەر یەکێ ڕوومان کردوتە شوێنێک. ئەم ئومەتە هەموو یەک قبلەی هەیە، یەک شایەتومان ئەهێنێ. بەخوا ئەم میلەتی کوردە ئەلەو عیلمانە پێشکەوێ، بەخوا ئەمریکا نوچی بۆ دایە نەک ئەمریکا بێ داگیری بکە. بەخوا رووسیا ماستاوی بۆ ئەکا نەک پێی پیا بنێ. بەخوا ئێران لە بەردەمیان سەرنەوی ئەکا، تورکیا لە بەردەمیان سەرنەوی ئەکا. کاکە ئەم ئومەتە وا تەسەوور نەکەین گەنجێک لە ئێمە هەڵسا ئومەتی ئیسلامی ڕزگار کرد. صلاح الدین ئەیوبی هەتا میسری حکم کرد، لە یەمەن وەچەکانی حکومیان کرد. بۆیە ئەم ئومەتە وا تەسەوور نەکەین هەموو ئەوروپا کۆ بوونەوە لە بەرامبەر صلاح الدینە سەری پێش شۆڕەکردن و نوچیان دائەدا. ئەم ئومەتە هەر ئەو ئومەتەیە بەمەرجێ بتوانێ لەو داگیرکاری ڕزگار بکرێ، داگیرکاری فکری، داگیرکاری حەضاری لە هەموو بوارەکانەوە کە کافر هێرشی هێناوە خۆت بگرەرەوە، خۆت کۆنتڕۆڵ کەرەوە، تاقەکانی خۆت لە پێناوی خوایە سەرف کە لە هەموو جوڵە و نووستن و خەوتن و حەرەکەیەکدا کە ئەم فکرەت هەبێ ئومەت هەستێنیتەوە، خلافەت بگێڕیتەوە، ئیلا ڕۆژێک لە ڕۆژان تۆ لە بەردەم خوایە ئەجری هەموو چرکەیەکی خۆتێ وەرگرت. خوایە گیان، ئێمەی گونەهباری خەجاڵەتبار لە یەکێک لە ماڵەکانی تۆیە کۆبووینەتەوە. لە ڕۆژێکی زۆر پیرۆزە حاجەکانمان نوێنەری ئێمە لە خزمەتی ماڵی تۆیە. ئێمە لێرەوە دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە، دڵی فەقیریمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە، چاوی فەقیریمان تەنها سەری تۆ ئەکا. یا ئیلاهی ئەم ئومەتە بخەرەوە سەر قاچەکانی خۆی، یا ئەکرەمە الئەکرەمین. خوایە هێز بۆ لاوەکانمان بگێڕەرەوە، عاقبەتمان پڕ خەیر کە. یا ربی خوایە سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە. خوایە لە گوناهەکانمان ببوورە. پەروەردگارە لە هەر چرکەیەکی عومرمانە کاتێکمان بە فیڕۆدا بێ خوایە عەفومان بکە. یا ربی خوایە گیان بەزەی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ربی خوایە گیان بەزەی و کەڕەمی خۆت بەسەر ئەم وڵات و نیشتیمانە ببارێنە. یا ربی خوایە ئەم وڵات و نیشتیمان لە شەڕ و ئاشوب بپارێزە، لە شەڕی زلهێزان دوورمان خەرەوە. یا ربی خوایە بمان کەرە خاوەنی کیانی خۆمان، یا ئەکرەمە الئەکرەمین. یا ربی خوایە داوات لێکەین بە گەورەی خۆت، بە کەڕەمی خۆت، بە ڕەحمی خۆت. خوایە گیان بەزەی بەسەر ئەم ئومەتە ببارێنە. خوایە گیان ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خوێن و عارەقەی لێ ئەچکێ. یا ربی خوایە بەهانامانە وەرە. یا ربی خوایە داوات لێکەین لە گوناهی دایک و باوکمان ببوورە. هەر کەسەمان گرفتێکی بۆ چارەسەرکە. پەروەردگارە ئەومان مشکلەیەکی لە ماڵەکەیە، خوایە مشکلەکەی بۆ چارەسەرکە. پەروەردگارە ئەوانەمان کە نەخۆشن شیفایان بۆ بنێرە. تو گەورەی خۆت دڵمان ئارام کە. خوایە ماڵمان ئارام کە. خوایە وڵات و نیشتیمان و شارمان ئارام کە. خوایە ئەم عەبدانە ڕویان کەوتە ماڵەکەی تۆ. بەخوا پەروەردگارە سوژدە نابن بۆ تۆ نەبێ.
بخوا پەروەردگارە ڕکوع نابن بۆ تۆ نەبێ دەستی دوعا بەرز ناکەنەوە بۆ لای تۆ نەبێ خوای دوعاکانیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة